درۆ ناکەم بیرت ئەکەم، زۆر بیرت لێ ئەکەمەوە، هەرچەندەکەم قەت ناتوانم وابم تۆڵت لێکەمەوە. زۆر جار لە تاو دڵتەنگی خۆم ئەڵێم خوایە نەژی و بمری، کەچی دڵم لە ناخەوە وەختە وەک مناڵ بۆت بگری. ئاخر کوا ئەم دڵە شێتم بە تۆزقاڵیش ڕقی تایە، دەتخوا تۆشمان لێ مەکە کە ئەزانی دڵم وایە. زۆر جار کە پرسیارت ئەکەم کە ئەبیستم تۆ دڵخۆشی، ئەڵێم سوپاس بۆ تۆ خوایە قەت تۆشی نەبێ ناخۆشی. تەمەنا ئەکەم دڵخۆش بی و هەرگیز نەبیستم ئازارت، هیوا خوازم بە میوانیش بە قوربانت.